سپاس بخوای پەروەردگار جارێکی کەش عمری ئەمانەتی داینێ و دێنەوە خزمەتی قورئانی پیرۆز لە دەرسی سێهەمیان دەربارەی ئیعجازی قورئان. ئەمشەو ئینشاءالله باسێکی ئیعجازی عەدەدی یەکەین. ئەگەر شەوانی ڕابردوو باسی ڕەوانبێژی قورئانمان کردبوو، هەروەها مەرجەکانی معجیزە و مەرجەکانی بربەرەکانی کردن واتە تەحەدا. ئەمشەو بە پشتیوانی خوای گەورە باسێکی نوێیە، سەلامەتی قورئان ئەسەلمێنێ، جگە لەوەی ئەوەش ئەسەلمێنێ کە قورئان ممکن نییە لەلایەنی ئینسانەوە بێ. گەورەترین شاعر بێنی بەخۆی بڵێ باشترین شعری کامەیە، پێی بڵێ کەلیمەیەک ئەگۆڕم یان بەیتێک لا ئەبەم یان نیو بەیت دێڕێکی لێ لا ئەبەم یا شتێکی تر یەخەمە جێگا، خۆی ڕازی نابێت. لەبەرەوە پێی وایە هەر وشەیەکی بە ئیختیارێکی زۆر ورد و پڕمەعنا هەڵبژاردووە. ئەگەر ڕاستە لە کاتێکا فعلەن کە عەرەب چۆچیان دادا لە بەردەمی ئیعجازی قورئانە و نەیانتوانی وەک ئەو قورئانە دروست بکەن کە ئەهلی ڕەوانبێژی بوون، ئەهلی وتاربێژی و شعری معقولیان لەلا بوو کە هەتاکو ئێستا شعرەکانی ئیمرؤ القەیس و طەرەفەی کوڕی عەبد و ئەوانی تر هەتا ئێستا سەرچاوەی فەساحەت و بەلاغەت و قووەتی زمانی عەرەبیە لە لای موسڵمان و غەیرە موسڵمان. بەڵام عەجەبەن بۆچی ئەو عەرەبانە لە کاتێکا کە ئەگەر بێت و سوورەتێکیان دروست کردایە زۆر ئەهوەنتر بوو، زۆر ئاسانتر و چاکتریش بوو بۆ خۆیان وەک لەوەی ئەو ڕێگا قورس و دژوارە بگرنە بەر و بێنە پێش و سەدانی وەکو ئەبوو جەهلیان لە مەیدانە لێ بکوژرێ، پیاوی گەورەیان لە ناو بچێ، ئافرەتەکانیان بێوەژن ببن، مناڵیان هەتی و ببێ، شەڕێکی بەردەوام لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دامەزرێنن، بە تایبەتی دوایەوەش کە چووە مەدینەش. مدەتی 10 ساڵی ڕەبەق، لە مدەتی ئەو 10 ساڵەیە هەر 36 ڕۆژ جارێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یا سریەی ناردۆتە سەریان یا غەزایەکی بەرەکەوێ بە معەدەل. ئەم شەڕە قورسەیان بۆچی کرد و لە کاتێکە ئەگەر بێت و سوورەتێکی وەکو وەلعەسریان بهێنایە، وەلعەسر ئین الئینسان لەفی خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. ئەمە سوورەتێکی کورتە و ئەگەر هەمویان پیا و ماقوڵان و شاعر و متەمەکینەکانیان کۆ ببوونایەتەوە سوورەتێکیان دابنای ئاسانتر بوو، خاصەتەن لە سەرەتاوە خوای پەروەردگار فەرمووی ئەم یەقولون افتراه، وتیان درۆیەکە و هەڵی بەستووە ئەم قورئانە، قل فأتوا بعشر سور مثله مفتريات، ئێوەش ئەگەر ڕاستەکەن و ئازان 10 سوورەت بەم شێوەیە ئێوەش هەڵی بەستن و بیهێنە پێش. وادعوا من استطعتم من دون الله، جگە لە خوای پەروەردگار چێ هەیە یارمەتیتان بدا لە جن و ئینس فەرموو بیهێنە پێش لە هەرچی میلەت و جێگا و ڕێگایەکە، إن كنتم صادقين. فإن لم يستجيبوا لك، جا سيري دائما لدواي تحداي قرآنيكوا آياتي توجيه تخواري بويان بو أويك بيامي قرآنك ورقرن أقلان بي بشكي. فإن لم يستجيبوا لك فاعلموا أنما أنزل بعلم الله وأن لا إله إلا هو فهل أنتم مسلمون. كما دام ظاهرا يوناتوا عن القرآن دروس كان بينا بيشي ئیتر بۆچی ئەم پەیامە وەرناگرن و مسلمان ببن و کۆتایی بەو هەموو ناکۆچی و ململانێ و شەڕ و ناخۆشیە بهێنرێ. پاشان داوای لێکردن وإن كنتم في ريب مما نزلنا على عبدنا فأتوا بسورة من مثله وادعوا شهداءكم من دون الله. کێتان هەیە بیهێنن شاهید بێ، واقعەکەتان ببینێ، سەرتان خا، لایەنگرتان بێ، کێ هەیە فەرموو بیهێنە پێشەوە ئەگەر ڕاستەکەن إن كنتم صادقين. فإن لم تفعلوا ئەگەر نەتان کرد وەناشیکەن ولن تفعلوا، لن پێوترە ئەداتی نەفی تەئبیدی، یعنی هەتایە ئەو لەنە ئیستیفادەکەی ئەوەی هەیە، وەکو ئیلا ئەگەر قەیدێک بێ بیبەستێتەوە، قەرینەیەک بێ بیگۆڕێ معناکەی، وەکو ئەوانەی لەگەڵ سەیدنا موسایە بوون وتیان قالوا إنا لن ندخلها ما داموا فيها، مادام ئەو قەومە لەو شارەدا هەن ئێمە ناچینە ناوی، کەوابوو ئەو مادامە ئەگەر ئەوان هاتنە دەرێ ئەچینە ناوی. نەفی تەئبیدینی هەتایە ڕەبتی بە شەرتێکەوە هەیە. بەڵام ئەمانە فەرمێ فإن لم تفعلوا ولن تفعلوا، هەتایە تا ڕۆژی قیامەت بەشەر هەمووی
ناتوانن قورآنێک وەکو ئەو دروست بکەن فاتقوا النار التي وقودها الناس والحجارة أعدت للكافرين. يكم جارة فرمي فهل أنتم مسلمون؟ دعية فرمي فاتقوا النار التي وقودها الناس. يكم جار ترغيب يعني يارمتيانا دا بوي زياتر أقلام بيبشكي بيركنوا. دوم جاريش فرمي بترسن لو أقرأ. سيم جارة فرمي لتحدايا قل لئن اجتمعت الإنس والجن على أن يأتوا بمثل هذا القرآن لا يأتون بمثله ولو كان بعضهم لبعض ظهيرا. إنس وجن أجر همويان كوب ابنوا وبيك وهول بدن قرآن وكو أم قرآن به النكاية والناتوانا ولو همويان بشتواني يكتر يشبن. ولقد صرفنا للناس في هذا القرآن من كل مثل فأبى أكثر الناس إلا كفورا. لقالوا شاك دليل كرون وأشكرايا بلام زور خلق هيك يا أخي ونايا أم إسلامتي ورقري سيري كان خوادر باري هندي لو كافرانا أفرميتي أفرمي يعرفونه كما يعرفون أبناءهم. محمد ناسن عليه الصلاة والسلام كبيغمبرة وكو ككركاني خويانا ناسن سيشك كان ككريكي هي أقر بيخناو هزار من الله ناتشا دستي بقريب ولا كرم درنقورا ومالو شوني ناسيتو بوشي أو كافرانا ناسيويان محمد يان ناسيو عليه الصلاة والسلام كبيغمبرة كشي إيماني شيان بيانا يناو بوي خواهي قورا فرمي فأبا جوي ندايا بشتيان هالكد فأبى أكثر الناس إلا كفورا. يعني نسر أو يعني كفر منه بويا لقل أوان دهان بشرتك أوان زور هستيان بعزتي نفسي خوايانا كر بلان شاريان ناشار بو أوهم شر دجواريان بو بتوشوا كالبياويان لميدانا كوتو ليكو جرا أبو جهل كفراسي أبو جهل زيركترين عقليتي جاهلية زيركترين عقليتي عربي زماني إسلام باتجاه دجب إسلام